بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خوشویستانم دوام لذاتی پاکی پروردگار آرامی و خوشبختی بسر دل و درونمانە ببارێنێ. سەرەتامێ تێبینێ لە خزمەتانە بەیان کەم ئەویش ئەوەیە کە سبحان الله عقل و عاطفەی ئینسان دوشتی زۆر جیاوازن لە یەکتری. هیچ مرۆڤێک نییە بە عقل نەزانێت کە گۆڕێک مردوویەک هیچ توانە و دەسەڵاتێکی نییە، بەڵام عەطفی هەموو کەسێک وهایە کە جۆرێک لە ترسی بەرامبەر بە مردوو بە ئوشتانە هەیە. ئەوەش حاڵەتێکی طبیعیە لە ئینسانە بێ زۆر بە سادە سەیری بکە و ئێمەی موسڵمان تەکلیفێک واجبێک کەوتوتە سەرشانمان کە پێویستمان بەوەیە چۆن لە ژیانە سڵاو لە یەکتری ئەکەین، یەکتری ئەبینین، یەکتری ئەناسین. بە هەمان شێواز ئەبێ بزانین ئەم مرۆڤە لە کاتی مردنا چی پێویستە، هاوڵەکەمان، دۆستەکەمان، عەزیزەکەمان چی پێویستە. سەرەتامێ لە احتضارەوە دەست پێ بکەم لەو کاتەی کە ئینسان لە سەرەمەرگایە چی پێویستە و ئەرکی موسڵمان چیە بەرامبەریتە ئەو کاتەی گیانی دەرەچێ. لە کاتی احتضارە سنەت وهایە کە ئەو کەسەی کە لە گیانەڵانایە ئیتر خەریکە کۆتایی بە ژیانی دێ. تەمان کۆمەڵە علامات هەیە، ئەبرزترین بارزترین علامەتیان کە زۆر دیارە مەسەلەی زمان شکانە کە مردوو زمانی ئەشکێ. ئەو کاتە ئیتر تۆ ئەزانی کە ئەمە لە حاڵی گیانەڵانایە. احتیمالە چەند ڕۆژی پێ بچێ، احتیمالە چەند دقەی پێ بچێ، احتیمال چەند ساعتی پێ بچێ، کەس نازانێ. حاڵتی احتضار نەوعیەتێکە کە هیچ علمێکمان بەسەریان نییە، بەڵام علاماتەکانی هەستەکەین کە ئەم کەسە کۆتایی حیاتیەتی. ئەمەی کە لە سونەنا بۆ ئێمە وارد بووە ئەوەیە ئەو کەسە بخێنە سەر لای ڕاست و ڕووی بە قیبلە بێ. واتە لەسەر لای ڕاست داینێن ئەو کەسێک کە لە سەرەمەرگایە دەموچایی بۆ پێشەوە بۆ قیبلە بێ. ئەگەر ئەمەمان بۆ نەکرا یان شوێنەکە مناسب نەبوو، سنەت وهایە کە بنی پێ بکەینە قیبلە تۆزە سەری بەرزکەینەوە بۆی دەموچاوی ڕووی بە قیبلە بێ لە کاتی سەرەمەرگە. اینجا سنەت وهایە زۆر بە ئارامی بە تاتی ئەو کەسانی کە خۆشەویستی مردووەکەن بێن لە پەنایە لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله. أما زور بالنرمي أم كلمة لقليا دوباره بكنوا زور أمري بينكن چکە لەو کاتە شەیطان زەفەر بە ئینسانە هێنێ، زۆر پێ بڵێ لا إله إلا الله دەتۆ بۆچی ناڵێ لای نابێ هیچ ئینکارێکی لەگەڵا بکرێ. ئەبێ زۆر بە ئارامی خۆت ئەم کەلیماتە بڵێیتەوە وردە هەتاوەکو ئەویش زمانی ڕایە لەگەڵیان. سوورەتی یاسین زۆر گرنگە بۆ ئەو کەسە کە بەسەریا بخوێنێ کە لە سەرەمەرگایە. چەندێ بکرێ سوورەتی یاسین بخوێنێ بەسەریا دوو جار دەجار ئیسفادەی لێ ئەکا ئەو کەسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ اقرأوا ياسين على موتاكم. سوورەتی یاسین بەسەر مردوەکانتان بخوێنن وەلەما ئەفەرمون ئەو مردووە بەستی پێ ئەو کەسەیە کە لە سەرەمەرگایە. حتا ئیمام ابن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ فەرمێ سوورەتی یاسین بۆچی؟ ئەڵێ ئەو کاتە زۆر ناڕەحەتە، بەهۆی ئەو ناڕەحەتیە زۆرەوە خوای گەورە وها ئەکا بەهۆی ئەم سوورەتەوە کاری بۆ ئاسان بێ، بە ئاسانی ڕۆحی دەربچێ. عولەما ئیستینباطی ئەمیان کردووەڵێن هەر کارێک زۆر ناڕەحەت بوو لەلات سوورەتی یاسینی بەسەرا بخوێنە، چونکە لە مردن ناڕەحەتتر نییە خوا بۆی ئاسانەکە. کەوابوو هەر شتێکی ناڕەحەت سوورەتی یاسینی بەسەرا بخوێنی کارەکە ئاسان ئەبێ. زۆر گرنگە ئەو کەسە گومانی باش بەخوا جەل جەلالوهو ببا و خەڵکیش ئەوەی بیرخاتەوە. یعنی دائما ئەو کەسێک کەوا لە سەرەمەرگایە تۆ لایەنی باشەکان پیشان بدەی. مەسەن تۆ ئەلحەمدولله کەسێکی بەخشندە بووی، کەسێک بۆ حورمەتی میوانی دەگرتووە، سوپاس بۆ خوا تۆ کەسێک بووی نوێژەکانە بە جەماعەت جێبەجێ کردووە. ئای ئەبێ ئێستا چەند ڕەحمەتی خوا چاوەڕێت کە زۆر ئارام بە دڵە بەخوای خۆت زۆر خۆ. دائما ئەو لایەنە باشانە پیشانی مردوو ئەوڵێنی ئەو کەسێک لە سەرەمەرگایە پیشانی بدرێن. عەلەیکم السەلام وەرەحمەت الله. ئەمە تا ئەو لەحظەیە کە گیانی دەرئەچێ یەکێک لە شتە زۆر گرنگەکان بریتێ لە ئاوپێدان. تەڵان زۆر کار مردوو زمانی ئەشکێ
سنت وهاي كدمي ليوي تربكري زور هاوكاري أو كسائك كبتوان لا إله إلا الله والله لكوتاي جانية شكل هند جار قوة يعني أو الدمي وش كبير قوتي أو ينام من الزمان بجول يعني سنة وهاي كدمي تربكريته أما أو سنة أنك بيش أو وفاتك سنة إما جب جانك دواي أو كوفاتك الزاين تروح درجو كان سنة كتير تبيشه يكي كان تغميض عينيه بغمر صلى الله عليه وسلم أفرمي يتبع البصر الروح تشاو سير الروح كاتك درجة بۆ کەسانی کە وفاتەکەن هەندێکیان چایان مەسن بۆ لای ڕاستە بۆ لای چەپە بۆ پێشەوە بۆ دواوەیە بۆ پێشەوەیە مهم لەکوێوە ڕۆحی دەرچێ لێو چاوەکەی سەیری ئەوێ ئەکا بۆیە سونەت وهایە لە دوای وفاتی ڕاستەوە خۆ چاوەکانی بنووقێنرێت چکە چاوەکانی نەنووقێنرێت دوایی وەکو وشکبوونەوە وشکە بێتەوە نانووقێنرێت دوایی بۆیە سونەت وایە یەکەمین ئیش دەست بخەیتە سەر پێڵووی چاوەکانی هەتا وەکو چاوەکانی دائەخرێ و لە سەرەتاوە هەر بە حاڵ دەست بخەیتە سەر چاوەکانی تر خۆی دائەخرێ ناکرێتەوە بەڵام ئەگەر پێیچوو تۆزە کاتی ئەوێ تۆزە زیاتر دەست ڕاگری هەتا وەکو زیاتر مەسا ئەو کەسە باڵێن چاوەکانی ئەنیشێ لە دوای ئەمە ڕاستەوخۆ سنەت وهایە پەتێک بێنی ئێرەی مردوو ببەستی بۆی دەمی نەکرێتەوە چکە زۆر کات مردوو دەمی ئەکرێتەوە پێویستەکە کە ئەمەی ببەسترێت جوان ئێرە تون ببەسترێ بۆ ئەوەی دەمی نەکرێتەوە لە دوای ئەمە تليين المفاصل هي تليين المفاصل پێویستەکە هەر مردوویەکە وفاتی کرد جەستەی نەرم بکرێتەوە چۆن دەستەی نەرم بکرێتەوە هەرچی جومگەی هەیە ئەیجوڵێنی دەستەکانی بۆ شێوازە ئەجوڵێنی ئەم قۆڵانە ئەوە ئەهێنی بۆ دواوە باشە قاچەکانیشی بە هەمان شێواز دوای ڕێکیانەکەیتەوە بە هەر بارێکە دەستی کەوتبێت تەنها لەگەڵ ڕێکیش بێ هەر وای لێ بکە چکە دوای یارمەتیت ئەدا بۆ شۆردنەکە ئاسانتر ئەبێ تليين المفاصل هيك لسنة فراموشكان لولاتي خومانا زور جوانا ديني بويو كسانيك مردو أشون هند جان ناراحة أبن شكو مردو كلا شي رق أبي بلام أقر أمي بو كرا أم دستو قاسو أواني جولين را جنگا كانو خراي وشويني خوي كيشي نابي سنة وهايا كدواء أو وفاتي كل مردو كهتا أو كاتي أوش تحازر أكري وترتيب أكري شويني شوردن ترتيب أكري شتيكي قرز بخير تسرسكي مردوكا اشتا قرصكا لحوالي 2 كيلو طبعا هو لكتبي مزبا هاتو أفرمين نابي كتاب خيط سرسكي طبعا السلام الله تخوم أنا اشتوانية هل هيتي ناخنا سرسكي بلان بوشي أو قصي كراوة أفرمين شكل بدع كان بو كهندي خلق كأمر أسون كتاب الشرعي وانا هنا يعني بأزار وبعذابي لسر كان بيأخص سرسكي أفرمين ولا بدعة بلان سند وهاي اشتاق لأندازي 2 كيلو يكاب خيط سرسكي دوای ئەوەی کە شتەکانی بۆ ئامادە کرا سنەت وهایەکە لەسەر شوێنێکی تەختێکی ئەوە شێوازە ڕائکێشێنرێ و هەموو جلەکانی لا ئەبرێ و پەردەیەک بەسەریا ئەدرێت بۆی هیچێک لە ئاعزای بەدەرەوە نەبێت دواتر ئەو پەردەیە لا ئەبرێ هەتا ئەوەندەی کە مەسەڵەن خۆیان حازر کرد ئەو پەردەیە دواتر تەنها پەردەیەک بە عەورەتی ئەم مردووە ئەدرێ سنة وهاي أو شيء مردويتي أشوري للزوي برز به وكم شوازي كلا لبردز جنابتنا إتر ليروا عملي إشكال دس في أكا كتشون مردوك أشوري يا مخزمتان يا مخوارو بەم شێوازە کە ئێستا جەنابتان ئەبینن مردوەکە بەم شێوازە طبعا ئەوەی کە عەرزم کردن تەلین المەفاصل ئەوە بەو شێوازە هەموو دەست و شتی ڕێک ئەکرێتەوە طبیعی ئەگەنا دوایی ئەگەر ڕێک نەکرابێتەوە هەندێک شوێنی ڕق ئەبێ زۆر بە زەحمەت ئەشۆرێ بەس ئەگەر بەو شێوازە تەلینی بۆ کرابێ بە ئاسانی وەکو کەسێکی زۆر سادە کە بخەوێ ئەبەو شێوازەیە ئەو کەسەی کە مردوو ئەشوا یەکەمین کار چی ئەکات پێویستی بە 2 دەستکێش هەیە بەم شێوازە 2 دەستکێش ئەبەم شێوازە یا بە هەر شێوازێکی تر بێ گرنگ 2 خامی پێویستە بۆ شێوازە یەکەمین کار کە ئەیکات ئەبەم شێوازە دەستی ڕاستی
ئەم پەنجەی خاتە پشتەملی چاڵی پشتملی مردووەکە ئەبەم شێوازە دیقەت بدەن مردووەکە تەواو ئەوە کوڕ ناکاتەوە ئێستا بینیوتانە ئەگەتەن لێیە لە سونەتە هاتووەکە ئەندەیە لە سونەتە ئەبەم شێوازە ڕائەگرێ بەردەسەکانی پێویستە بەردەسەکانی زۆر زەرورە لە ئەسنای ئەم حاڵەتە ئەوان حازر بن بەردەوام ئەو بکەن بەسەر ئەم مردووە ئەویش ئەم شێوازە کە ئاوا مردووەکە ڕائەگرێت باشەوە مردووەکە ڕوت کراوەتەوە هیچ جلێکی لەبەران نییە تەنها ئەم پەشتە ماڵە یەت وردەوردە دەسێنێ بە سکی باشە هەموو لاکانی سکی بەڵام زۆرتر لای چەپی تەمان ئەگەر دیقەت بدەن ئەم مردووە ئەمە لای چەپیت ئەوەش لای ڕاستی ئەم شێوازە دەسێ ڕاستی خۆی کە ملی مردووەکە ئەگرێت و قاچی ڕاستی ئەخاتە پشتی تر ئەکاتە لای چەپ دەسێ هێنە بەسەر لای چەپ بۆی پیسایە شتێک لە ناو مردووەکە هەبێ بچێتە دەرەوە ئەو کەسانش کە بەردەستن یەن طبیعی ئاوێکی زۆر ئەکەن بە شوێنی ئەو پیسایشتەی کە لی دەرەچێ بۆی بۆن بڵاو نەبێتەوە ئەوانە ئەوە طبیعی ئەوان ئیشی خۆیان ئەکەن و ئەمیش ئیشی خۆی ئەکە دوای ئەمە زۆر بە ئارامی ئەم مردووە دائەنێتەوە یەکێک لە با بڵێن دەستکێشەکان ئەکاتە دەستی چەپی یەکێک لە دەستکێشەکان بەم شێوازە ئەتیادی ئەکاتە دەستی چەپی ئەمە عملیە یەکەم کەوابوو چی ئەکا ناوسکی مردووەکە خاڵی ئەکاتەوە عملیە دووەم طبعا ئەبێت تارەتێکی زۆر جوان بەم مردووە بژیرەوە هیچ پیسایی پێوە نەبی عملیە دووەم بەم دەستکێشە باشە سنەت وهایە هەتا بکرێ سەیری نەکە باشە بەڵام ئەگەر زانی مەسەلە پیسایەکە زۆر بڵاو بۆتەوە ئەوانە قەی ناکە ئەگەر سەیریشی بکە هەتاوەکو تەواو پاشی ئەکاتەوە یەکێک لە صیفاتەکانی ئەو کەسێ مردوو ئەشوا بێ زۆر ئەمین بێ ئەدنا عیبی ئەو مردووە نابێ لای هیچ کەسێک باسکە چونکە هەموو ئینسانین ئێمە ئەنواع عیبمان هەیە جا بەو شێوازە جوان داوێن و ئەوانەی پاک ئەکاتەوە کە پاشی کردەوە ئیتر ئیشی بەمە نامێنێ دانەی یەکەمیان لێ ئەکاتەوە فڕێ ئەدا دانەی دووهەم ئەکاتە دەسی دانەی دووهەم ئیشی بە دانەی دووهەم چییە تەنها دوو ئیشیشی بەم هەیە ئەوە ئیشێکیان بەوە دوو ئیشی بەم هەیە ناودەمی مردووەکە جوان پاک ئەکاتەوە لەگەڵ چیان ناو لوتی ئەم دوانە هەرچۆن ئینسان دەستنوێژ ئەگرێ یەکەم جار مەزمەزە ئەکا و دوای ئیستنشاق عینەن شێواز ناودەمی و لوتی جوان پاک ئەکاتەوە دوای ئیشی بەمەش نامێنێ واتە ئەمیش تەنها بۆ مەزمەزە و ئیستنشاق دوای ئەمە چۆن مرۆڤێکی زیندوو دەستنوێژ ئەگرێ بە تەبیعی ئەمیش دەستنوێژێکی بۆ ئەگرێ جیاوازی ئەم دەستنوێژە لەگەڵ دەستنوێژەکانی تر یەکشتە ئێمە کە دەستنوێژ ئەگرین یەکەم جار چی ئەکەین سنە دوایە دەست بشوێن اینجا دوای دەستشۆردنەکە دەستەکەین بە دەموچاو اینجا قۆڵەکانمان طبعا لە کاتی قۆڵەکانە واجبە ئەم دەستە بشویتەوە چونکە ئەوەی پێشوو کە شۆردنەوە وەکو سنە دووها بووە لێرە دەستشۆردنەکەی نییە بەس یەکسەر لەکوێوە دەست پێەکەی دەموچاوی قۆڵەکانی باشە لای ڕاست اینجا لای چەپ مەسحی سەر قاچەکانی واضحە ئێستا بەس دەستشۆردنەکەی یەکەمی نییە چونکە ئەو دەستشۆردنە یەکەم پێش مەزمەزە و ئیستنشاق و هەموو شتێ سنەتە تۆ خۆت دەستی خۆت بشۆی ئێستا تۆ مەزمەزە و ئیستنشاقیشە بۆ کردووە یەکسەر یەتە سەرچی شۆردنی دەموچاوی لەگەڵ قۆڵەکانی مەسحی سەری بۆکە قاچەکانی اینجا دوای ئەمە یەکی ئەکەی هەنگاوی یەکەم سەری ئەم مردووە یەک تۆز بەرزەکەیتەوە جوان سەری ئەشوی هەر دەستنوێژ زۆر تەبیعی چۆن دەستنوێژ ئەگیری ئەوەکەی بە دەموچاویە ئەوەکەی بە قۆڵەکانیە تەمان ئەو کەسێک کە ئیشوا و کەسێک ئەو ئەکا بە دەستیە ئەم تۆزە سەری بەرزەکاتەوە ئەو ئەکا بە دەستیە ئەمیش دەموچاوی ئەشوە قۆڵەکەی عینەن بە هەمان شێواز باشە مەسحی سەریەکە قاچەکانی بەمان شێواز مەسەڵەن دوو کەسێک ئەو ئەکەن بە دەستیە پێی گەورەی و بچووکی مردووەکە تەئسیرەکە چۆن جاری وایە 3 کەس 4 کەس جاری 5 کەس دەرەقەتی نایەن لە مەسەلەی دەرەقەتی نایەن ئەو کەلیمەی ئەوەیە تەرکی کە بۆم تەرک ناکرێ لە شوێنێکی تر باسم کردوەوە بۆچی دەرەقەتی نایەن وا تێگەیشت و کە هەڵەستێتەوە بەبەستەوەی هەیەە زۆر قەڵەوە مەسەلەن توانیان بەسەریان نییە دوای ئەمە کە طبعا سەری سبحان الله دوو سنەتەیە لە وڵاتی ئێمە فەرامۆش کرا ئەگەر دیقەتتان دابێت خوا یەکێک لە کورسەکانم بۆ بێن چونکە هەندێکی ئەفم گەماسم دوو سنەت فەرامۆش کرا نازانم ئەگە بە بیرتان بێت جاران هەرچی مردوو شۆرخانە بوو شانەی دارمان هەبوو دار هەر دەنکەکەی پان بوو
گەورە بوو ئەوەی تیادا ئەنرا ئێستا نەما وەوە لە سنەتایە کە سەرت شۆری سنەت وایە ئەگەر ڕیشی درێژ بێ قژی درێژ بێ ئەوانە ئاعتیادی قژی شانە ئەکە ڕیشانە ئەکە ئەگەر موویە کەوتە خوارەوە لەم مردووە سنەت وایە لە شوێنەکە داینەی دوایی ئەیخێتە ژێر سەری لە سکفنەکە وازیحە نابێ ئەو موانە بڕۆن وە سنەتی ژوە هەیە بەو شانە دەنک گەورەیە مەسەلەن ڕیش و سەر و ئەوانەی دابهێن باش دوای ئەمە دێیت ئەمە طبعاً سەرت شۆریوە بەڵام هێشتا لاشەت نەشۆریوە لاشە لای ڕاست لە پێش لای چەپە ئەشۆرێ لە مردووە جیاوازیەکەی لەگەڵ زیندووە ئێستا کە زیندوویەک مەسەلەن لای ڕاستی بشوە پشت و پاشی لای ڕاستی هەمووی ئەشوە بەس مردووە هانیە لای ڕاستی پێشەوە ئەشۆی دوای لای چەپی پێشەوە اینجا لای ڕاستی دواوە اینجا لای چەپی دواوە چۆن ئێستا ئەمە ئەم مردووە لە بەردەسمانایە ئەمە ئەکاتە لای ڕاستی ئەم لایە باشە سرم شۆردووە کە لای ڕاستی دەست پێ ئەەکەم هەر لە قۆڵیەوە هەر لێرەوە ها بەم شێوازە هەتا ئەو سەر بەشی پێشەوەی کە شۆردم ئەمە بەشی پێشەوەی لای ڕاستم شۆردووە یەمە کوێ بەشی دووەم بەشی چەپی پێشەوە سیرکەن زۆر بە تەبیعی ها بەشی چەپیم شۆری باشە ئەمە کەوابوو بەشی پێشەوەی مردوەکە هەمووی تەواو بەڵام بەشی دووەوە هیچ نەشۆراوە واضحە ئێستا لاتان برام بەشی پێشەوە لای ڕاست بەشی پێشەوە لای چەپ اینجا دوای ئەوە دێم بەشی دووهەمی دواوە دەست پێ ئەەکەم چی ئەەکەم هەڵی ئەگێرمەوە بەلای چەپە یەکەم جار بەلای چەپە هەڵی ئەگێرمەوە باشە لای ڕاستی دواوەی ئەشۆم باشە هەر لە شانیەوە هەتا خوارەوە لای ڕاستی دواوەی ئەشۆم اینجا دواییم بەعکسەوە بەلای ڕاستە ئەیخەم بەلای چەپە ئەبەم شێوازە لای چەپی دواوەشی ئەشۆم تەمەنەوە بەردەستەکان ئەیگرن اعتیادی ئەم کەسە لای دواوەی بە ئاسانی ئەشوە واضحە برایانم ئەمە یەک جار شۆردن ئەکە تا ئێرە یەک جار شۆردن ئەکە ئەم یەک جار شۆردنەکە عەرزم کردن بەم شێوازە کە ئەیشۆی سنەت وهایە جاری یەکەم یان جاری دووهەم شتێکی تێ بکرێتتر ئەو شتێککە کەف ئەکا لاشەی ئینسان پا ئەکاتەوە سەواون با بڵێن سابوون بێ شامپۆ بێ تایت بێ هەر شتێ بێ کەفکە لاشەی پاکاتەوە لە جاری یەکەم و دووهەمە سنەت وهایە کە ئینسان بەکاری بێنێ لە یەکێک لە جارەکانە دوای ئەمە لە جاری تەبعەنەوە یەک جار بەو شێوازە ئەەکەی کامل ئەوەی ئەکاتە یەک جار شۆردن سنەت وهایە سێ جار مردوو بشۆرێ جاری دووهەم بە هەمان شێواز عینەن سەری ئەشۆیتەوە باشە اینجا لای ڕاست بەو شێوازەی کە عەرزم کردن لای چەپ بە هەمان شێواز جاری سێهەم جیاوازەکەی چییە؟ چۆن؟ طبعا جاری دووهەم و سێ وەکو یەکەم وایە هیچ فەرقی نییە ئەگەر قژوانەی زۆر بوو عینەن دائێنیتەوە موویەک زیاد بوو دەیەن دەستنوێژەکە بەس یەکەم جارە ملاحەزەی ئەوە بکە دەستنوێژەکە بەس یەکەم جارە ئیتر شۆردنەکە سێ جارە جار ئەتیادی خۆ مەرجەی لە یەک کەس بیشوە بەڵام باشتر وهایە یەک کەس بیشوە لە سنەتەکانە ئەو هایە یەک کەس ئەو مردوو ئەشۆ ئەوانیتر بەردەستی ئەکەن ئەو ئەکەن بەدەستیان لەگەڵ ئەگرن ئەبۆ شێواز باش ئەگەرنا زۆر تەبیعیە ئەویان لایەکی بشوان لایەکیتر تەبیعیە مهم خۆ لە مردووە فەرزەکە چەندێکە لاشەی ئەم مردووە هەر هەمووی تەڕ بێ ئەمە فەرزەکە باشە برایان لە جاری سێهەمە جیاوازەکەی چێ لەگەڵ جارەکانی تر ئاوەکە هەندێک بۆنی خۆشی تێک ئەوە گرنگ لە جاری سێهەمە ئاوەکە بەس نابێ بۆنەکە ئەوەندە زۆر بێ زاڵ بێ بەسەر ئاوەکە ئەگەتەن لەو ملاحەزەیە بێ چونکە ئەگەر زاڵ بێت هەوە المتغیر بما خلطه من الطاهرات ئەو کاتە بۆ شۆردن ناشێ ئەبێ کەمێک ڕێژەیەکی کەم بۆنی خۆش بکرێتە ناو ئاوەکەوە سنەت وهایە ئەگەر کافور هەبێ کافوری تێکرێت کافور لەگەڵ بۆنی خۆشە فائیدەیەکی تری هەیە جسمی مردووەکە پتەو ئەکاتەوە یعنی دوو سوودی هەیە لە یەک کاتە بۆیە لە مەزهەبی ئیمامی شافعیە لە جاری سێهەمە تەئکید لەسەر مەسەلەی کافور کراوەتەوە کە بکرێتە ناو ئاوەکە ئەگەر نەژبوو هەر بۆنێکی خۆشی ئەتیادی ئەکرێتە ناو ئاوەکەوە واتە ئێستا ئێمە سێ جار شۆرە واضحە تا ئێرە سێ جار شۆرانەکە زۆر باش لە دوای ئەمە بەڵێ جا عەرزتان کەم حتا ئەم سێ جارە دەستنوێژی شکا تۆ دەستنوێژی بۆ ئەگریتەوە لە دوای ئەمە ئیتر تۆ دەستنوێژ ناگریتەوە ئەگەر
خوا نەخواسە مەسەلەن شتێکی لێ دەرچوو تەماشا لێ دەرچوونەکە مەرج نییە هەندێک جار برینە باشە هەندێک جاریش نە پیساییە مەسە هەر شتێکە لەم ئینسانە چوە دەرەوە ئیتر واجب نییە دەستێژی بۆ بگریتەوە بەڵام واجبە پیسایەکە لابری لە لاشەکە بەس ئەوەندە لە دوای ئەم سێجار شۆردنەوە باش دوای ئەمە ئەم حاڵەتە ئینجا مردوەکە وشکەکەیتەوە پێویست بە چی ئەکات ئەو شوێنەی کە تیاتە شۆردووە سنە دووهایە لە شوێنە کفنی نەکەی بیگوازیتەوە بۆ شوێنێکی تر وی ئەگەر سیرتان کردوە زۆرێک لە مردوو شۆرەکان دوو شوێنی هەیە واضحە یەکیان بۆ کفنەکە یەکیشان بۆ با بڵێن مردوو شۆردنەکەی ئێستا ماوەسا محەممەد خوا ئەو مۆبایلەکان لابێ هەر مردووەکەش لابن ئەرە وەڵا تازە ئەوە ناوم لە ناو مردوو هیچ شارینە ماسا ئەوە ڕاخە ئەوە شەر ڕاخە باش ئەمە ئێستا دوو قوماشم لایە من پێویستم بە سێ قوماش هەیە بۆ مردووی پیاو سێ قوماش ئاوا ڕائەخەم ئێستا بینیتان ئەم سێ قوماشە چۆن دانەیەکم ڕاخست دانەیەکتر بەسەریە باشە دانەیەکتر یعنی سێ دانە لە سەرێک مردووەکە بخەنەوە سەری ماسەیە باش دیقەتاندا طبعا لە مەذهبە ئەفەرمێ ئەم سێدانەیە واجبە کە بۆ ئینسانەکەی جێبەجێ بکەی ئەگەر کەسەکە خاوەن دارایی بێ و قەرزار نەبێ قەرزێکی وا کە نتوانێت کفنی بۆ بکرێ چونکە ئەگەر قەرزار بوو قەرزێکی وا زۆر کەڵەکەی کردبوو لەسەری ئەو کاتە چی بۆ ئەکرێ بۆ ئەم کەسە تەنها یەک کفنی بۆ ئەکرێ حتا لە بەیتولماڵی موسڵمانان باشە تەنها یەک کفنی جائیزە طبعا ئەگەر یەک دانە کفن لاشەی ئەم مردووی شاردەوە کفن کرا کفن مەرج نیە ئیلا سپی بێ سپی باشترینیانە ئەگەر نامەرج نیە سپی بێ هەر ڕەنگێکی تر من لە منطقەی پێنجێن بەرپرسی لیژنەیەک بووم بۆ هەڵدانەوەی چەند قەبرێک کە هەڵمدانەوە سییانە لەناو عەلاگا نێژراوە وەختی ڕاکردنەکە و نێژراون لەناو عەلاگا هیچیان دەست دەکەوت بخسوێ ناو عەلاگەوە زۆر طەبیعیە یعنی مهم لاشەی ئەم مردوو هیچ شوێنێکی بە دەرەوە نەبێ جا ئێستا ئینسان بیرکاتەوە لە مەسعەب ڕەزا ڕەحمەتی خوای لەبێ یعنی کفن تۆوەرە لەو کاتا پارچە قوماشێک نەبێ هەموو لاشەکەی داپشارێ سبحان الله يعني الله أو جلوبرجي خوي عندها بسرية أو لا نا زي شيء بكن يعني أخيرا يعني بنا علاجي مثلا السرية عندها بوشي قاسة كان ببوشو بلاج ده بوشي هيش عند زنك ماشي جائسة ئێستا ئەرستان ئەەکەم ئەو حاڵەتانە حاڵەتە ناتەبیعیەکان ئێستا من حاڵەتە تەبیعیەکەتان بۆ باسەکەم دوای حاڵەتە ناتەبیعیەکانم یەکەیەکە پرسیار لێ بکەن باشە بۆی ناتەبیعیەکە جارێ ئەرستان کەم چۆنە ئیتر ئەویتر بە تەفسیل طبعا ئێستا ئەم مردووەوە دامەناوە دوو احتیمال لەبەر دەستمانە احتیمالە ئەم مردووە زۆر پاک و تەمیز و هیچ کێشەیەکی نییە ئێمە کاری خۆمان لەسەر ئەکەین احتیمالیشی هەیە وان نەبێت احتمال بريني بيو بي احتمال زوزو بيساهي لي درتشي انواع احتمال هي لمردوا اما تشي اكن عمليات كرابي انواع او يكم اشي اما هرشي او كناني لا شيء امردوا هي استك هنا منته ايرا هموي بلوكي بون خوش بركي ناودم سرچاوكان جوكان بيشو باشوا اگر او انسانه وهابو كبيساي بخويا ونا اجرت سنتها طبعا اسد دايبي بو بس دايبي غلطه جائز جنيه شو كدايبي قاتش انسان اكاتو لفقها شي وتراو هر ام بريسيكن برانم سنتها هي اگر ام مردو مثلا هر بيساي يشتي لي اروج مثلا او بيشو باشو لوكيتي اكري دوایی شي بو مسي غوشي درنسو مهم شتيك او بس غوشا ئەبەم شێوازە تند سمتی ئەم مردووە با بڵێن ئێرەی ئەم مەنتیقانەی تند پێ ئەبەسرێ بە شێوازێکی وەها
باشا كقاشكاني تاو جودك سمتي جودك وتل خوي كأنما كاري أكيك هيجي لدرنتي واضحة بريانم يعني أمثلا أقالي بس أما يستأجن همو دايبي دائما أو دايبي جائز نية بو شو كدايبي قاشكان أكاته أما كمان عرس كم قاشكان تنجوتك واضحة لفقها أما باسكراوا على السنة وهاي أجر أو مردوه زانيت هرشتي لدر أشي بارشيك يعني أبم شوازة تون هردو سمتكاني تون جود أكا باشا وبيشتري لو كوشتي كدو إتر هيش تيك لم مردوه قطعي درناتي في غمري خاص الله عليه وسلم أفرمي على عين وكاء السهي أفرمت شاوكان وەکو بڵێ پەتی بەستنی پاشەوەی ئینسانن چۆن شتێک گرێ ئەدەی ئەها پەتەکەکە ئیبەسی فەرمێت چاو فەرمێ هەر کەسێ خەوت بۆ دەستنوێژ ئەگرێتەوە باشە چکە پەتەکەی ئەکرێتەوە باشە ئەو توانای نامێنە سەیتەرەکە بەسەر خۆیە مردوش بە هەمان شێواز بۆیە ئەگەر هات و زانیت هەر پیسایی ئەوان لێ دەرئەچێ ئەو عەمەلیەیە زۆر زۆر باش بەڵێ بۆ پشتەوەی نا بەس بۆ پشتەوەی تاو دا ئەپۆشێ و توندی ئەک هەر ئەوەندەی ئیتر ئەگەر شتێکیش بکەوێتە خوارەوە دوای ئەوە نەکەوێت سەر ئەسڵی کفنەکەکە سەر ئەسڵی ئەمە یعنی لە پشتیەوە ئەمەیەتە خوارەوە تون دەکردووە پشتەوەی تون بووە باش سێ کفن کفایەتە بۆ مردوویەکی نێر ئەگەر کەسێ ویستی یعنی لە سنەتەکە چەندێکە بەس ئەم سێیە تاو ئەگەر کەسێ خۆی حەزی کرد کە زیاتر لە سێ بکە هەندێک لە عولەما مەزەب فەرموویانە تا پێنجیش ئەتوان تا پێنج کفنی چوارەم و پێنجەم چییە طبعا سێکە ئەمە هەموو متتەفەقە سێ دانە ئەیپێچیتەوە تاوە هی پیاو بەڵام ئافرەت واجبە پێنج بێ ئەفەرموون لە پیاویشە ئەکرێ پێنج بێ پێنجەکە دووشتە یەکەمیان أما طبعا أنا بغلط بالراوة بس إسهر وكون نمونة أما أخوان بردستان سيري أم شوازي برينا بكن ختيق آوا سيري أما تنكردوا شوازي بريني أما جوان سيري بكن ختيق آوا لدراو ختيقش آوا لدراو پێنجەمین چوارەمین دانا لە کفنەکان چییە پارچەیە کفنە هێنی درێژ بێ درێژ ئێستا ئەمە کورتە باشە دوو ئەوەنەی ڕێکی ئەمە ببێ سیرکە دوو ئەوەنەی ڕێکی ئەمە باشە ئەلێرە ئەم شتە ئەکەیت خەتێگاوە باشە ئەگەر ویستە چوار ماسەڵ حەوت هەر مردوەکەم جارە بۆ لابرنەوە باشە وا دابنێن ئەمە زۆر درێژە وا دابنێن باشە درێژی نێوە چارمانی شێوازی بڕینەکە چۆنە بێ ئەمە ئەکرێتە خوارەوە ئەمە سەرەوە باشە ئەبەم شێوازە طبعا ئەمەم ڕاخست و ئەمە چوارەمە هەتا ئەو سەر ئەبێت و بەم شێوازە ئێستا ماسەڵحا بیخەنەوە سەری دووە کە یەم مردووەکە دائەنێم سێرکەن برایان کە ئەمە بەم شێوازە ئەهێنم بە ئاسانی ئەوە سەری مردووەکەی من گەورەیە ئەگەرنا یەکجار ئاواژ نەبوو ئەها سێرکەن برام ئەوە بە ئاسانی وەکو کراسێکی لێیە ئەم کراسە طبعا لە پشتیەوە ئاوا هاتووەتە ئەو سەر لێرە شۆ سنەتە هەتا قاچەکانی بڕوات واضحە هی پیاو ئەرستانەکەم طبعا هی ئافرەت جیاوازە ئەمەی کە ئەرستانەکەم پیاو لە بنی پێیەوە ئاوا دێت و ئاوا ئەگەڕێتەوە سەرەکەشی ئاوا کونەوە سەری مردووەکەی لێتە دەرەوە ئەوە چوارەمیان پێنجەمیان چییە ئیمامەیە هەر پەڕۆیە گرنگ نییە هەر پەڕۆیەک شتێک ئەکەمە ئەمامە و ئەیبەسم لە سەری ئەم مردووە باشە هەر ئەعتیادی مەسەن چۆن ئیمامەیە بۆ کەسێک ئەبەسی زۆر طەبیعی ئەوە ئەیبەسم لە سەری و بەو شێوازە واضحە برایانم یعنی ئەمە کردە پێنج پارچە سیان لە خوارەوە قەمیسێکی درێژ لەگەڵ ئیمامەیەک ئەمە دروستە بەڵام ئەرجەح وەهایە بۆ هەموو کەسێک سێ دانە بکرێ سێ دانە کیفایەتی ئەکا خەڵکەکە خۆیان حەزیان کرد وەکو جائزە بۆ بکرێتە پێنج پارچە پارچەیەکیان قەمیسێکی درێژ لەگەڵ ئەو ئیمامەیە واضحە تا ئێرە برایان زۆر باش
طبعا استا دوري ويانا أو غلط همو كفن دورة كان وكلاوي يدورن أي كان السري مردوك وإمامة نية إمامة طبعا استا همو أوها هي أفرتان بيانك أي دورن رأيكو كلاوي يدورن هيش كلاوي نية أو كو إمامة الدوري أبو الشواز هرنا شرعين هم أوان أزاي شون اشتكت عرسكم أما كبيرت علم أما كل فقه أبو شوازه ما عدا أما يعني تصور أكي بانطولي دورة وهي أبو مردو لأنه كفنا كان هي سروني يبوا هزور كاد الله والله بكفنا كبدورين أول جيران أم كفنا بري تسقبو دو كفنا لبناك أدوري أسا بيوزناك عفوا سيري أم كفنا كان بري چند بان حق ليرا بو إيه هیچ ضروری نیه بس جاران توزک بو 80 سانتیمه بو 2 سانتیمه لپنایک ادوری تا اوسر است هیچ پیز به دوری ناکه ام عملیه که عرضم کردن تخلای چیشی نه اما هی پیو یم شوازی پیچانوی باشه شوازی پیچانوی ام مردوه چی بکن دقت بدن ماسا محمد توسطه يكم دانيان ماشي دوهم بين الرو بسريع ماشي اما دقتان دا شلون هات ترتيبك يكم جا لاي راس روش ان جا لاي تشب دوايا واضح بريانم لاي راس يكم جار ابي دواي لاي تشب اديته بسريع اين لاي راس بين الرو لاي تشب درو بس ام شوازه هر شونك امردو بجوله هي شونك درناك حتى اگر يكم يعني مثلا جريمان لا يكم وتوز الروش اوي لي هاد امردو هر درك هر درناك و شك سيجارتو امت كردو دوي ام سيجاره تو بيست بچي هي با سي بارچه پروه ما صار اما كم دولت قينا ما صار محمد كس أبو القي فيه يا جماعة ده بينه يك توزيع برا باش أو سيرك أم دوانيان بتشوك دانيش جورم بيوسته دواني بتشوك دانيش جور أم جوريان بو وسطي مردوكا ناوراسي مردوكا باش أبم شوازة باش أبصر دو قد مشكلة نية أما أم لا أبصر لا يسروا ما محمد لا يخواروا أبم شوازة خوار قاتشي مردوكا بم شوازة أبستري باش بريان تند أي بسي طبعا بوي لكاتي جولو وخلصان وينا لا يسري شي بهمان شواز لا يسري شي بهمان شواز بم شوازة أبستري دقتان دا اسا بريانم استا أما كفني مردوك ما كرد لبيانش بارچه سيان من راخص سيان قميصي دريج إمامك باشا دوايش بيچه مانو أبم كيفيتي كعرضم كردن أما شوردن وكفني مردوك طبيعي أبم شواز لا سرشي جوا شيء قاعدهم وتلاقي دي خدناوي طبعا هذا بدون فيديو ده قاعدة بس تو قاعدة بس لا أميك أرسل أزانم كفن هي أسوشي كي أدورن هي هرشي أدورن هي تصروني الأوان دوريني النية بس تني قاعدة هي تصروني هي تصروني خوي بوشي أي بستن على أساس قاعدة نكرته بس قاعدة نكرته بو شكتو سير لفوق ماش بيو بيتشاو او قاچانا جولنا كان لبنا وبي بس هيك كيشيني اجنا سنتك ها ابم شو حج نا بلا اتيتنا بدع اوانو سوك امان لفقها افرمي اوان دليابي بس انا الليابي بس من بومني بشجري بس واضحه خو اجر شجري بس انتوكم ترى بس لشريعتها رونا وترى واضحه بريانم امر دويكي طبيعي استي مساله وي كي أولاد تربوي كمردو بشوا برهان إما عادتي كي زور خراب توجبوين كابرا مثلا باوكي وفاتك أو سي تاكسي غريبة باوكي شو
سنة دوایە نزیکترین کەس لە تۆ ئەو کەسە بتشوە حتى لە سبحان الله ئەفەرمێ أرفق أوليائه باشا کامیان زۆر لێو نزیکترە مثلا تۆ 5 براوە لەگەڵ کام برایانە بینە زۆر خۆشە ئەویان ئەو شو سنە دوای ئەوە سبحان الله کامیان زۆر لێتەوە نزیکە طبعا هەموو هەمیشە کۆمەڵی برا پێکەوە دوانیان زۆر تێکەڵن سیانیان زۆر تێکەڵن ئەوانیان سنەتە بووشن زیاتر باوک لەگەڵ مناڵەکانیە کام مناڵ لەگەڵ باوکیە زۆر ئارامترە هەڵسو کەوتی باشە نزیکترە ئەویان ئەیشوە واضحە يعني حتى كسي خود هبي خود بشوي باشترى أو إما لزمانك سبحان الله يعني بجورك أما نيوم مردوك وكبالي لكل خمانا كينو أكناتو أما أركيك فرصتك فرصة هاتو تبردسي أزهن أجري مردو شوردنيا شانيك هاتو فرضي كفاية بباس كان أقل يك كذبيك لسر أمتي في عمري خواص الله عليه وسلم لا أجي دبروا كان خيري هم أمتي في عمري خواص الله عليه وسلم أباء أو كس هم خيرك أباء خير أمتي كبر بو خويك كسك مردويكي شورد بأجره زور قوري سنة وهاي كإنسان خوي وحتى جنومير پیغمبری خواه صلی الله علیه وسلم ای همو جانب عائشه فرمو ای عائش اگر مردی خوم اتشون باشا بلان بو پیاو که جنی خوی بشوا سنته حتی کتایی دو دستکر لدستیار بو کو دستکرشانه که باس باشا جنیش بو پیاو که خو هرواه سنت وها او اولاتر بوی که بیشوا اگر لشینه که تنها جنو پیاو که بون نامحرم بون بیکتری که وفاتی کرد ناشوره تنها تيمومي بو أكري تيمومي كشهر أوانية باش أم كسا خوي أو دا سيالة توزيك أيانا بدا متاوية دا سيالة توزيك أيانا با قوليا طاهر أوان طبعا قلنا محرمو بيش تيكات الدسي باش توزيك أيانا بدا سوتاو أي نجد بطاو حتى تريناي ما عدا أما هندي مردومان هي إما ناتواني بيان شون جاريوها مردوك من هي سوتاو اما نتواني بيشو چی بکەین لە حاڵەتێکی ئەوە هەندێکی کەم ئەگەر توانیمان هەر بە حاڵ تەڕیکەین ئاوی بەربکەوێ باش هەیە ناشتوانێ و ئاوی بەرکەوێ ئەگەر توانیم تەیمومێکی بەسیتی بۆ ئەکەم باشە تاو ئەینێژم هەندێکیان ناتوانین تەیمومیشی بۆ بکەین باشە ئەوەی کە ناتوانین تەیمومیشی بۆ بکەین يسقط عليه الغسل باشە شۆردن لەسەری لە ئەچێ هەمانە برینی هەیە باشە برین هەیە ئەوە خوێنی لێ ئەڕوا چی بکەین یعنی لەمە ئەمەی کە برای باسی کرد کە ئایا ئەکرێ ئێمە ناینۆ لێ ڕاخین لە بن کفنەکەوە بۆ ئەم خوێن و شتە نایەتە دەرەوە بەڵێ دروست ئەو ناینۆلە ئایا بری یەکێک لە کفنەکان ئەکەوێ بری ناکەوێ وەلەمە دوو ڕەئیان هەیە ئەفەرمون ئەوەی بۆ موداواتە بەر ئەوە ناکەوێ باشە ئێستا ئەگەر من نەموت 5 پارچە بەڵام باسی پارچێکی ترم بۆ کردن لە باسی کفنەکان نەم کردەوە کە ئێرە پێ بەسی بۆ نەم کردەوە چکە لە کفن حساب نییە ئەو بۆ موداواتە واضحە بۆ 6 پارچە بوو وانە بوو بەڵام باسم نەکرد لە سێهەم شۆردنە ئەو بۆ نەخۆشە و لە کفنەکانە هەر سێ کفنەکە سنە دوایە هەر ڕاد نەخست ئەو دەست یەکێک تۆز عەتر بکەی بە سەریانە یەکەم ڕائەخەی تۆزی عەتر دووەم تۆزی عەتر سێم تۆزی عەتر باشە ئەگەر مختلط بێ عەترەکە باشترە ینی ڕێنەکانی ناوعەتەکانی ناوعێکی تر بێ اینجا هەندێ مردم پێویستی بەوە هەیە باشە بۆ نمونە مەسەڵەن برینێکی هەیە و چاڵێکی قوڵی هەیە باشە پێویستی بە لۆکەش و بەستنیش هەیە ئەم بەستن و لۆکەی کە من ئەیکەم بۆی خوێندنەیەتە دەرەوە چۆن ئەمە حیساب نەئەکرا بە بەشێک لە با بڵێن کفنەکە ئەویش بە هەمان شێواز حساب ناکرێ ئەو ناینۆلەش حساب ناکرێ بە کفن کەوا بوو لەگەڵ ناینۆلەکە عینەن ئەم عەمەلیە جێبەجێ ئەکرێ واضحە سوکە ناینۆلەکەمان لە پێناو چییە لە پێناو بەڵام هەتا بکرێ بۆ نمونە کابرا لایەکی مەسەلەن ئەو حاڵەتەی هەیە هەمووی ناینۆلی تێ نەکرێ بە ئەندازی پێویست بۆ موداوات شتی لەگەڵا بەکاربێ طبعا لە فقه زۆر گرنگی بەوە دراوە هەر شتێک مەسەلەن لەگەڵ ئەمە چۆن ناو گۆڕەوە ئیتر تۆ سوودی لێ وەرناگریتەوە واضحە هەر شتێک چۆن ناو گۆڕەوە تەواو بۆیە عولەما ئەفەرمون ئەگەر کەسێ وەسیەتی کرد وتی 7 پارچەم بۆ بکەن 6 پارچەم بۆ بکەن وەسیەتی تەنفیزە بە تەنفیز نابێت چۆن شتێکی نامەشروعی وتووە وتی وەڵا لە ئاوریشم بۆم بکەن نابێت طبعا
بۆ چونکە زیادە مەصرفێک ئەڕوات هەندێک کەس هەیە بەتایبەتی ئافرەتان جلی ئیحرامیان ئەڵێن ئەو جلەمان لەبەر بکەن باشە لەناو ئافرەتان تەڵە زۆر شایع چون ئەو جلەی لەبەرەکەن اینجا خوێندنەوە کفنەکەەوە ناشەرعەیە حەج لەوانە دروست نییە ئەمەی کە عەرزم کردن بەو سادەیە ئەبەو شێوازە ما عدای ئەمە هەرچی بکرێ ئەوە لە بیدعە ئیلا بۆ مداوات نەبێت کە ضەرورەت عليكم السلام ورحمة الله دوو حاڵەت هەیە عەرزتان کەم دوو حاڵەت یەکێکیان ئێستا بۆمان نەکرێکی ئێستا بۆمان ناکرێت ئەو کەسێک کە محریم بێ لە ئیحراما بێ ئەگەر وەفاتی کرد ئەم کفنەی بۆ ئەکەین بەس سەری بە دەروێ ئەلێرە ئەیبەسین لای ملیە ئیمامە و هیچ شتێکیش ناکەینە سەری هەر سەری ئاوا ڕوتە ملی بە دەروێ کە ئینێژین ئەو کەسێک کە لە ئیحراما بێ وەفاتکە ئەوش تەبان لێرە نابێت لە ئیحراما مەگەر کەسێک لێرە لە ماڵی خۆیەوە بسمیلاکە ئیحرام بەسێ باشەکان ناکرێت مەگەر ئیلا ئێستا عولەما فتوایان داوە مثلا لەبەرەوەی تەیارە بۆ ئاسمانەوە لێرە مەجبورە کابرا بیبەستێ ئەگەر نا میقاتی خۆی هەیە ئیحرام ئەگەر لە ئیحراما بوو کەسێکە وەفاتی کرد سەریدا ناپۆشێ کفنەکەی تایبەتە ئەگەر ئافرەتیش بوو ئەمەنەی دەموچاویدا ناپۆشێ لە کفنەکە واضحە ئەو کەسێکە لە ئیحراما ئەوە جۆرێکە کە ئەکرێ جۆری دووهەم مەسەلەی ئەو شەهیدەی کە ناشۆرێ طبعا شەهید ناشۆرێ بەجێ خۆشیەوە ئەنێژرێ زۆر طبیعی هەر چۆن وەفاتی کرد بە خوێن و بە هەموو شتێک ئەنێژرێ ئەوە تەنها لێک حاڵەتەیە ئەبێ سنووری مسلمان و غیرە مسلمان بە تاوی جیا کرابێتەوە باشە سوور ئەمە سنووری مسلمانە ئەوە سنووری ئەوەیە واتە مەسائلی عەقیدە وەلا و بەڕا بە تەواوی جیا بوو بێتەوە بۆ خەڵک عولەمای ئومەتی ئیسلامی و کۆ بنەوە خەلیفەیشیان هەبوو بێ هەڵیان بژاردبێ مەسەلەن و ئەم کەسە لەکوێ بکوژرێ ئەگەر لەناو مەیدانی جیهادەکە مەسەن بریندار بوو یان هێنرایە دواوە لە دوای برینداری یان کاتێ وەفاتی کرد شەڕەکە کۆتایی پێهاتبوو ئەوە ئیلا ئەشۆرێ و کف نەکرێ تا ئەو حەدە ئیلا لەناو مەیدانەکە لە گەرمەی شەڕەکە لەگەڵ کوفارە شەڕی ئەکرد مرد لەو کاتە واضح نەگمر کوژرا چونکە ئەگەر بژمرێ لەو کاتە هەر ئەشۆرێ سبحان الله بۆیە مەسائلی ئەوەی کە بڵێ وەڵا ئەمڕۆ کەسێک مثلا کە با بڵێن کوژرا ئێمە نەیشوێن بڵێن وەڵا ئەوە بە هیچ شێوازێک ناتوانین حتا عولەما تۆ دیقەت بدەن لە شەڕی بوغاتە باشە لە ئەو جەنگانەی هەندێک مسلمان لە بین یەکترا جەنگیان نەبوو هەردوو لە ئەشۆران کفنی شکران تەنها لەگەڵ کافر و بێدینە ئەو حاڵەتە دروست ئەبێ لە ئێستاشا لە عالەمی ئیسلامی ئەو شتانە نییە چونکە هەموو مختلط تێکەڵ بۆ بەسەریەکە سیرەکەی دوو کەس نوێژە ئێستا شەڕی ئێران و عێراق ئەگەر بیرتان بێ باشە هەردوو لە کابرا نوێژیانەکە تاعدایان گرم ئەیان بە یەکترەوە یەکتریان ئەکوشت تۆ بڵێ وەڵا ئەمە ناشۆرێ وەڵا شەهیدە ئەم شەهیدانێکی ئێستا ئێمە بەکاریان هێنین شوهەدای لوغەوین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شوهەدای لوغەوی بەکارهێناوە بەڵام ئەوە مەبەست ئەوە نییە ئەو شەهیدە عەظیمە بێ کە باس کراوە بۆ نمونە ئەفەرمێ وەلمەبتون و شەهید ئەو کەسەی بە سگ ئێشە بمرێ شەهید باشە والحەریق و شەهید ئەو کەسەی کە بسووتێ شەهیدە ئایا ئەو شەهیدە پلەی ئەو شەهیدەی هەیە ئەوەی تر نە ئایا ئەحکامی ئەو شەهیدە هەیە نە چونکە ئەو شەهیدەی کە لە ئیسلامە باسەکرێ یعنی یەکەمین قەتڕەی خوێنی کە دەرەچێ یەک گوناهی بەسەرەوە نابێت باشە وە گوناهی خەڵق قەرزار بێ حەقی خەڵکی لەسەر بێ خوا بۆی ئەداتەوە ئەوەش طبعا عولەما زۆر بە دەقیقی قسەیان لەسەر کردووە سەجاری وە هەبووە يعني تو حساب كعباسي وما يشرعن كردو باشا ما لب بينك وبين كسيان شهيد ني بلا والله ناشور ابي هم بشوري وكفنيش بكري واستج اوها الا مگر كاتيك امري مسلمانات كرتو دسي خوان ولا سرقه كان خوان بوسنا والسنوري مسلمانان دياريبه واسي مسلمانان ها برزبته واسي كباله او كاتا شهداء كانيان لما عركه هل انجتين وهيش شيء هنا چنێکی ما بێ ئەشۆرێ ماوەسە چنێکی ما بێ ئەشۆرێ طبعا مردوو شتێکتان عەرزکەم چنێکی ما بێ ئەشۆرێ یەک تێبینیشتان عەرزکەم
لا يقل إنسانك بو خوي زندوه باشا قاچێکی بڕە زۆر طبيعي وقاچە ئەشۆرێ بەڵام نوێژی لەسەر ناکرێ و کفنی ژەکرێ و ئەژنێژ بەڵام نوێژی لەسەر ناکرێ هەر شتێک لە ڕووی طبیە و حەزری لەسەر دان لە شریعەتی شاو ئەکرێ بە مەرجە طبێکی دقیق دوشتان عرسكم للطب حقيقتي علمي من هي نظريات علمي من هي نظريات علمي حجني نظريات علمية من الشريعة بوتك أجري قران كاري زور أمر الله عليه مثلا أمن خوش بلاو يتبعني الله ولا بلاو نابته بلانبو بحقيقتي علمية ما تنفيذية كأنه كوي بون منا حقيقتي علمية هي كأمر دوهاش كدسي لبا عين النخوش هي وبلاو بيته ناشر هروا أنجر قيناك زور طبيعي أو أجر بكري مثلا أو نانوليبيو بيشري باشتري أجر زاني حالتي واهبو لم حالتك يسافر نانا هلا ناو قيناك هاري أتي هذه نيجي لسركتو ينجي طاو دواي أما يتر هيك ترينا كردناوي مية إلا مجر يكاد أكرته شتيك كوتبته شتيكي مثلا بقدر كوتبته إنه أم كفنا أجنا كردناوي أم كفنا طاو بون منا مثلا كابرا بارس ألطونة هي كوتبته الناوي بن منا مثلا حتى السريع تركري باشترى بلام راقرتني شي لكاتك ترسي قوراني مردوك ونبي قيناك كيشيني أتواني مثلا بو أقارب وأنا أتواني الرأي قريبا أن بلام حتى زو تربي خيرك زورتر طبعا قصيك لمذهبها كباسي أويكلو كنينوشي مردو أوانا أكي إمام النووي أفرمي كراهتي هي نابي أوانا بكي أرجحها هيك نابي أوانا بكي طبعا هروكو موانا كقجدا أنا كوتخوارو بلام أصل وهاي كنكري أوانا حق النووي بسيريت شونا أو ها إمام النووي أو أفرمي أو أرجحت لي أنا أفرمي أظهر لما مذهبها أويا حتى كراهتي أجر بيكي خراب ميك باوكو خوي أو أفرمي بله عينا هما اشتبو أكري إما طبعا لما سني نيجنا كردنا ونيج كردنا استلنا أمي إسلامية إما ناتوان حكمي كفر بسر هيجي شغلوانا بدين شو كزوريني خلقي شي تمالا يا جرفت يعني هي جرفت يعني تصورك من جارك بوهندك لدوستو أحباب باسي مذي ومني وأمانة بأكرد كنجي كل يوانا بون يشي شان وتي يعني ما وصع أو كي يتدرى وخوشور من لسرى وناك ما والله هذا زوج قريت وحكمي ميزي هي وأنا وتي دي والله من لبرون نيجناك تكاك بيمنا وأنا وخوشور مردم وتي بيمنا كده طبعا مثلا ما قرفتي هي من شي بيبلن بما امواتي يجيشتو فقيره بحال ايليت شو درو ابي خوي بشوا بيشي ماكري ساعات الدوان يا باشا الوازي اللي نرجك هنا وتي والله اقرا بنرجك ما حدش كيشمني بس كيشكم اويك بوسك لاني علمي كسكلا وازا وهر اول اشتيجيشتو فقيره تشبكا حروشي 100% بويا استئمانات وين مثلا كابريشي نرجنا كربلن ولا او كافره بلكو حكمي هر حتى مثلا شوردن وكفن لم روضاء إمام النووي أفرمي أو كافراني كهاتون تجرد صلاتي إما أهل الذمة على أوان حرمة شنك الذميان هي لبرخاتي خزمو كسكانين على بيشون كفني بكن لازم يجي لسرمت داشي أشاري واجبة لسرمة بيشي شورين يعني بينجين واتسي أرجع كذا سرشان ما وكم مسلمان شوردني كفن كدني شار نوي هل وكم مسلمان أول سلمان أيش أوا إباشم كسبتو كسيك مسلمان نية غير دينه يعني بلا مسألة نيج يعني في غمري صلى الله عليه وسلم نيج يسمى منافق كان كرت خو عتابي لك باشا كان نيج على سنك بو چونك منافق كان معلوم بو في غمري صلى الله عليه وسلم كأو منافقة بلام هيش تأملي هو بشك أخوات
بخوي نوێژەکە منەوە عەفویەکە چکە ڕەحمی خوا زۆرە اینجا ئینسان لەوانە بتاتیکە کەسێک مرد تون نەبن بەرامبەری دائما لەگەڵ مردووە ئەو پەڕی تەساهولات لعل دوعای یەکێک لەمانە ئێمە ئیشەکەمان چییە نەفەرێ لە جەهەنەم کەم کەرە ئیشمان کردو حد إمكان محاولة أكم أم كسب دعائك خير الوبش لعل أخوي يقولوا دري خير لي أكاته جاء من لا ديك ملايتيم أكرد بيها كابو سبحان الله رقم محرابي مزيوتك وبنجري كتابه لو درو ماضي أوان دائما قراني اللي مشاكل دروسك بناخي دلو كاتم زور قرزوم بناخي در رقم ليه باشا أم هاتي وحل برني وجكيمة كين الله ولي التحرم كرده أو دسي فيها كربا قراني بز سبحان الله روشك الجمعة شون بو أواياك وأنا وتي والله ما صفلان كذي كان كنيشتك باشكم ياسين إشي بخير والله كاك إيش ما بيبرو كور ما وصلنا كاك الزور أو عندك كده ما صاب من رب أخوان بيا أمري أما تشيلي بكين خلقي لا ديك مني زور أو بإحراجي شوم بيشم خوشنا وبراسي يعني حزم أكل بالرواك إذا سقاطي مشكلة مسر أو مردو يعني لو جايتي أما لو شو زود تمن وردو يا باشا وردو طبعا سبحان الله كسو مسر أو مردوها طبعا عاود بيقة مداسرة كم دموجهاوي زور جوانا برواك جاران كثيرا أكل دموجهاوي الرش ديز ناشيرين هاتبر دموجهاوي كراب وكرا سيرم كبر دوام لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله أم كلمة لسز ما ينبرة الروح يدرجو جاء سبحان الله علامتي كي علامتي حسن خاتمة أولا كمردو لا شيء عرقناك بزني وتواني عرقك لا شيء نايك في عمر صلى الله عليه وسلم فرمي المؤمن يموت بعرق جبينه إيمان دار أمره بعرقين وتواني لا شيء عرقناك بزني وتواني سبحان الله كوفاتك عرقك زور سير لا شيء طبعا لا دي زور سردو يقتر أونه عرقي في أونه أمبيا بزني وتواني وكوين عرقي كدو عرق أو أتكاب مانا هات أخوارو طبعا أول كم مردوم بو كخوم بيشوم وخوم كفني بكم وخوم نيجي لسركم طبعا هموش يعني مني قور تو نازاني شاء الله أو كسي كتوب يدوى نيجي نكدو أنا أخير جياني بلا الله نرشتو كوشيك أو رزقار بيتو رزقار النبي براسي برونا عمي أوانيك لكردستان وفاتك مهما كان نيجي نكر بأو اعتيادي شو خلقي أنا ماصا دكتور عبد الحميد قصي شكل أيوه هو الشيعي كان يقول ضل ينهلك والله أجات الله أي وقت يخوي الشيعي هبون لبها هي همو دولة كان كو أبونا همو جوين يعني بخوا أو يعني كل الشيعي كلنا وجوين بخوا جرأتي أنا أكل بس شو كشتيك ضل أنا هرهبو أيوه أنا هربو كو الشيعي بس قد أو كلمات أنا بكرنا أنا كسب برامبر بالله